تەواوین ئەچینە لای تەوەرێکی تری پرۆگرامەکەمان کە باس لە پێگەیاندنی یاریزانەکات و یاریزانی نێودەڵەتی یاخود بڵێن بە شوازێکی تر یاریزانی پیشەگەر. ئێمە هەمیشە ئەڵێن کە ئێستا بە خۆشحاڵی و هۆشاریەکان زیاتر لە نێو هاوڵاتیانە بڵاو بۆتەوە لە مناڵ و لە خانمان و لە پیاوان و تەنانەت لە پیرەکانیشمانە هەوڵێن وەرزش ئەنجام بن جا لە ناو هۆڵەکانە بێ یاخود لە دەروی هۆڵەکانە بێ یاخود کۆمەڵە گروپی شاخەوانیمانەیە، بەڵام ئەمانە هەمووی کارێکی باشن بۆ ئەوەی کە مرۆڤ تەندروستیی باشی هەبێ بۆ خۆی. لە پاڵ ئەمانەیە کۆمەڵێک یاریزانمان هەیە کە لە هەر مناڵیەوە ئەم یاریزانانە بە شێوەیەکی باش لە ژێر چاودێری و پێگەیاندنان بۆی لە داهاتووە ئەم یاریزانانە لە تەمەنێکی گونجاوە بێتە یاریزانێکی نێودەوڵەتی. ئەم یاریزانە نێودەوڵەتیە بێگومان لە نێو یانەکانە ئەتوانێت لە ڕووی پیشەییەوە مادە بۆ خۆی پیا بکات، لە ڕووی پیشەییەوە بتوانێت هیچ کارێکی کە نەبکات و هەم وەرزشەکەشی ئەنجام بە هەم بە شێوەیە لە شێوەکانی داهاتێک بۆ خۆی کۆبکاتەوە. ئەشی بینین ڕۆژانە لەو خولانەی کاکرێتەوە لە ئەوروپا لە وڵاتانی جیهانە کابینی یاریزانەکان لە تەمەنێکی دیاریکراوە لە مناڵی و پیانەگەێنن لە تەمەنێک کۆستنەوە یاریزانەکان نوستنە ناو یانەکانەوە لێش و مامەڵا ئەکرێ بێم یاریزانانەوە ئەمنە یاریزانێکی پیشەگەری و یاریزانێکی نێودەوڵەتی. ئایا پرسیارەکە ئەمەیە لای خۆمان تا چەند گرنگی بەم بابەتە درراوە؟ بێگومان ئەمانەش لەلایەن کەسانی پسپۆر و کەسانی بە ئەزمون و مامۆسا بەڕێزەکانەوە کە لەم بوارەیە کاریان کردو و چوونەتەوە دەرەوەی وڵات و دەورات و خولاتی تایبەتیان بینیوە. ئایا یاریزانەکانی ئێمە ئەتوانین بیانکەین بە نێودەوڵەتی یاخوب ببنە یاریزانێکی پیشەگەر؟ گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نازم جەبار وەکووانە بێژی ئاسیایی کە بەڕێزانی سا لە ستۆدیۆلای میوانە. دکتۆر سڵاو لێبێت، بەیانی باش، تۆ چۆنیت؟ ماوەیەکی زۆرە نەمان بینی دکتۆر، بیر تاکەین چکە ماوەیەکی زۆر خۆش لەگەڵمان نبووی. سپاس بۆ ئامادەبوونە. دکتۆر بابەتەکەمان بابەتێکی زۆر گرنگە کە باسی یاریزانی نێودەوڵەتیەکەین یاخوو یاریزانی پیشەکەر. ئایا ئێمە توانیمانە ئەو یاریزانانەمان هەبێت یاخوو هەمانە ڕێژەکەی کەمە؟ باینتان باش، زۆر سپاس بۆ میوانداریکردن. بەڕاستی بابەتێکی گرنگە کە ئمڕۆ باسی لەسەرەکەن کە چۆنێتی دروستکردنی یاریزانێکی پیشەکەریان یاریزانەکانمان ئەتوان بنە یاریزانێکی پیشەکەریان نا، چونکە پیشەگەری ئەگە پێناسەیەکی بکەین پیشەکەری ئەوەیە کە تۆ کەسێک بێتە ئەو یاریکردن یان مەسەن ئەو خولیایی کە خۆی هەیەیان ئەو بڵێن ئەو وەرشی کە ئەنجامیە ئەبێ بە پیشە بۆ ئەو ئەبێتە سەرچاوەیەکی دارایی بۆ ئەبێتە کە ئەوەی کە ئەبینین لە دنیای وەرشە بەو شێوازە فراوانە چۆن کراوەتەوە کە پارێکی زۆر باش وەرەگرن، چونکە بەپی وڵاتەکانی جیاوازی هەیە. ینی کەمترین یاریزانی پیشەکەر لە نێوان 25 بۆ 35,000 دلار وەرەگرێ، زۆرترینیان لە مانگێکە، زۆرترینیان لە نێوان 100,000 بڵێن دلار وەرەگرێ. ئەمانە پارێکی خەیاڵیە کە ڕەنگە ئێمە و تۆ تەسەوری ئەوە نەکەین ئەم یاریزانە چەندێ پارە دەستەکەوێ، بەڵام هەموو یاریزانێکش ناتوانین بێتە یاریزانێکی پیشەکەری بەو شێوازە پارێکی باش دەستکەوێت. ئەگە باسی ئەوکەین یاریزانەکان ئەبێت چیان تیابێ بۆی کە بنە ئەو یاریز ئەو بڵێن پیشەگەریان بگەنە ئەو ئاستەی کە لەگەڵ یانە ئازبەرزەکان بۆنیان لەگەڵکەن، ینی بۆنە کۆمەڵە شتمان هەیە، کۆمەڵە پێوەرمان هەیە کە ئەبێمە لە ناو یاریزانەکە هەبێ. ین چوار شتی سەرەکیمان هەیە کە ئەویش لایانی بۆن لایانی تەکتیکە، لایانی تەکنیکە، وەلایانی مێشکە، وەلایانی جەستەییە. ینی ئەمە چەندێک بێ وەکو بەهرە لە خودی یاریزانەکە بە چەندێکی بە زەمینە دروستکردن ئەکرە کاری لەسەر بکرێ. پرسیارەکە و ینی ئەتوان بڵێن پرسیارەکە و زۆر وردە ئەبێ بەوردیش جواب بڵێ. عادەتەن لە دنیای وەرشای جاران لە دەوری 15-14 یاریزانیان ئێنا بۆ ئاکادمیەکانی دنیا لە دنیای ئاکادمیایەکی زۆر هەیە و چاودێری ئەکرێن لەیان فیفاوە و هەر کاتێک کە بۆند لەگەڵ مناڵێک ئەکرێ ئەبێ دایک و باوکی ئەو مناڵە 100 کیلۆمەتر دوور نەکەونەوە لە مناڵەکە، ینی ئەبێ چاودێری مناڵەکەی خۆشیان بکەن و ئەبێ بریکاری کاری هەبێ بۆی کە ئەو مامەڵەی کە لەگەڵ یاریزانەکە ئەکرێ لە بڵێن پشتگیری بکرێت لایەن فیفاوە یان بۆندەکان ئەنرێن بۆ فیفا. ئەمە خاڵێکیان. خاڵێکی تریان ئێستا ئاکادمیەکان دەستیان پێکردووە لە 6 ساڵ و 7 ساڵ بۆن لەگەڵ یاریزانەکانەکەن بۆی ئەو قۆناغی کە جەنابە باسەکرا ئەو قۆناغە هێدی ئەو چوار لایەنە یەک بگرێتەوە. ینی بۆ منە ئاکادیمای بەنفیکا هەیە کە بڵێن ئاکادمیایەکی زۆر بەناوبانگە لەسەر ئاستی ئەوروپا. ئەوان بۆ منە کۆمەڵی یاریزانە پێکیانوە ئیسە بۆنمە لە مانچستر یاریەکان، بۆنمە لە لیڤەرپۆل یاریەکان، بۆنمە بۆندێکی باشیان وەرگرتووە لەو یاریزانە. ئەوان ئەڵێ ئێمە بەس پەیوەندی یاریزانەکە لەگەڵ تۆپەکەیە بۆن مەگە یاریزانی تۆپە پێ بێ چەندێ پەیوەندی هەیە.
لانی جستەی گرنگ نییە لای ئێمە بڵێن بە مروری کات یان بە ساڵەکانی پەیوەندیکردن دواتر یم لایەنە جستەیەکانی چاکەکەم بەڵام ئایا چەندێک کۆنتترۆل تۆپە توانین بکات چەندێکە توانین پاس بە چەندێک پەیوەندەکانی لەگەڵ تۆپەکەیە چەندێک باش بێ ئەو بۆ ئێمە اینجا لایانی تەکتیکی لە ناو یاریگا چەندێ هەل بۆ ڕەفیقەکانی ئەدۆزێتەوە یان خۆی چەندێ ئەدزێتەوە لە ناو یاریگاکەیە ئەو دوو خاڵە گرنگە لای ئێمە وەکو پێوەرێک بۆ وەرگرتنی یاریزانەکە عادەتەن لە هەموو دنیا کەسێکەیان کۆمەڵێک کەسم پیاڵێنن کەشاف ئەوەیە کە ئەچێ سەیری یاریەکانەکە و چاودێری یاریەکانەکە و چەندێ پێوەریکی هەیە کە ئایا کاکە سەرکۆ هەڵبژێرە یا من هەڵبژێن یاریزانێکی تر هەڵبژێرێ ئەو قەرارەیە لەسەر ئەوەی کە بۆنمە کام یاریزانە لەم یاریە باش بووە یان چەند یاریەک چاودێری یارزانێکەکە کە هەڵی بژێرە بینێری بۆ ئەو ئەکادیمیە ئەمە لە هەموو دنیای باوە ینی بۆ ئەکادمی بەنفیکە باسکەین 200 کەسی هەیە لە هەموو پرتوگال کە ئەمانە بڵاو بنێتەوە بەسەر وڵاتەکەیە وە لە وڵاتەکانی تریژ ینی بۆ لە فەڕەنسا ئەکادمیەکی زۆر هەیە بەڵام کە شافەکانیان لە ئەفریقیان بۆ شکارزانە ئەفریقیەکان هێنن بۆ فەڕەنسا لە ئەڵمانیاش بە هەمان شوێ ینی ئەمانەی کە باسێکن لە ئینگلتەراش بە هەمان شوێ ئەمانە لە تۆپی پێیە کە باسێکین لە تۆپیە تۆپی وڵاتەکانن لە ئەکادیمیا و لە پێشخستنی یاریزان و لە بەدەستێنانی یاریزان و لە بەرهەمێنانی یاریزان وەکو پیشەگەر بەڕاستی زۆر باشە دکتۆر زۆر کاتەڵێن ئێمە ئەگەر کەسێک خۆی ئامادە بکات جستێژی ئامادەکراوی هەبێ پێویستی بەوەیە کە لەژێر ڕێنمایەکانی ڕاهێنەرەکەیا بێ ئەو کەسەی کە لەگەڵ هاتووەی تر ئێستا بۆ لە وڵاتانی تر جیاوازترە بۆ نمونە ئەم کەسە نەک یەک ڕاهێنە چەند ڕاهێنەرێکی هەیە لە بوارە جیاوازەکانە پزیشکی تایبەتی خۆی هەیە کاتی پشکنینی خۆی هەیە بۆ نمونە بە شێوازی لە شێوازەکان بەرنامەی خۆراکی خۆی هەیە کاتی خەوی خۆی هەیە ئەمە ئەگەر بۆ یاریزانێکی ئێمە بێ لەوانەیە تۆزێ قورس بێ ینی چەندین ئێمە پاڵان یەت ئەمستۆدوی ئێمەوە بە تایبەتی ئەوانەی کە لەو دەرەوەی وڵات بۆ نمونە بۆ لەش جوانی ئەچن بۆ نمونە بۆ کۆمەڵێ وەرزشی تایبەتی لێرە بۆ یەنەوە ئێرە کە باسی کارەکان لەگەڵاکەڵێ خۆز کێمە توانێت هەموو ژیانمان بۆ مۆرز شەدا بنایە بۆ لەبەروی لەوانەیە ئەم مامۆستا بێت ینی یەکێ لەو بەڕێزانە لەوانەیە لە بەڕێوەبەرایەتیەکی کاروباری ڕۆژانەی هاوڵاتیان هەیشکا بەڵام تۆ تەنشیفی پێیەکەی ئەمە سەر ناگرێت تا چەند گرنگە لای خۆمان ئیتر لیژنەی ئۆڵمپیا چی لایەنێکی پەیوەندیدارە ئەو کەسانی کە ئەزانی وەکو بەڕێز ئاماژۆپیا چاودێریەکرێن و بەهرەکەیان تیابینی دواتر کار لەسەر جەستەی بکە ئەم کەسانە تایبەت بکەن بە وەرزش خۆی کاکە سەرکۆ کە ئێمە بینە پیشەگەر ئەبێ خۆمان تەرخانکەی بۆ یاریەکە بەڕاستی یەکێ لە فەقەرەکانەوە یانەیەکە لە خاڵەکان ئەوەیە کە تۆ خۆ تەرخانکەی بۆ یاریەکە یعنی تۆ بێ خۆ تەرخانکەی بۆ یاریەکەی تر ئایا چونکە تۆ ئەزانیت لەمەدا ئاتەن ئەگەر تۆ لە مناڵی ڕۆشتی یان لە مناڵی پەیوەندی بە هەر ئەکادمیان هەر فێرگێکیان هەر قوتابخانەوە کرد ئەبێت تۆ خۆ تەرخانکەی بۆ یاریەکە کە بەهرەکە وتیا بوو ئیسە بۆ منە ینی حاڵی حازر لای خۆمان بەڕاستی ئەم شێوازە فراوانە نییە کە ئێمە گرنگێکی باشمان پێنایەوە بۆن هەر بەگەڕێمە سەر بەنفیکا نوێ یاریگای هەیە هیچ یانەیەک نییە لە کوردستان 4 یاریگای هەبێ 3 یاریگای هەبێ ئەمە شتێکی جیاوازترە چونکە ئەوان وەکو بزنس سیرەکەن ینی وەکو بەرهەمهێنانی یاریزان سیرەکەن وەکو دروستکردنی یاریزان سیرەکەن ئەوە نییە بڵێن ئەمە بەس ئەوەیە کە تۆ یاریزانێک هێنی تو بیگەینتە بڵێن خەتی یەکەم یان تیپی یەکەم تۆ بێ پرۆگرامت هەبێ من بڕوا ناکەم لە هیچ جانێکی کوردستان لە هیچ فەرگەی کوردستان ئەو پرۆگرامە هەبیان ئەو بیرو بۆ چوونایان ئەو دیدە هەبێ بۆ ئایندە کە ئەم یاریزانە چۆن بگاتە خەتی یەکەم یا ئەو بەرنامانە چی بێ ئەو ڕاهێنانان چی بێ ئایا دووەم یعنی ئەو ڕاهێنەری کە تۆ دایێنی بۆ یاریزانە ئەو تیمە لە چەندێک کەس بێگەی ینی بۆ منە ئەڵێ لە خوار 15 ساڵ ڕاهێنەر هەیە یاریدەر ڕاهێنەر هەیە ڕاهێنەی توانای جەستەیی هەیە پزیشکی کە بڵێن پسپۆری خۆراک هەیە لەگەڵ ئەوە کەسێک بۆشیکردنەوەی حاڵەتەکان یاریزانەکەش هەیە یعنی بزانە ئەوان چەندێک گرنگیان یا بە تەمەنی 15 ساڵ بەڵام لای خۆمان لە هەموو فێرگەکان یان لە زۆربەی فێرگەکان توانین بڵێن یەک ڕاهێنەرمان هەیە بۆ بنمە 20 مناڵ 25 مناڵ کە ئەمە خۆی ناگرێتەوە لەگەڵ ئەو پیاوەرانی کە لە ئەکادمیەکانی دنیا هەیە بۆیە ئێمە ناتوانین یاریزان بەرهەم بێین بەو شێوازەی کە قورستیشە بۆ دیاریکردنی ئاسنەکان دکتۆرە و 100 چونکە تۆ بە 25 یاریزان لای ڕاهێنەر بێ ناتوانێت وەکو کاتەکەی وەکو بە باشی دابشکا بەسەر یارزانەکان وە گرنگی بە یارزانەکان یەکێ لەو شتانی کە زۆر گرنگە تۆ بێت لایانی تاکی یاریزانەکە پێش خەیەوە بتوانیت وای لێ بکەیت کە یاریزانەکە بەڵێن بە کاتەکە ئەم مانگ بۆ مانگێکی تر ئەم ساڵ بۆ ساڵێکی تر یارزانەکە
ئەو پەڕی پێشکەوتنی پێوە دیار بێت کە ئەو پێشکەوتنی پێوە دیار بوو کەواتە ئایندەیەکی ڕوونی ئەبێ لە یاریکردن و لە ژیانی پیشەگەریە بەڕاستی. دکتۆر ئێمە هەر لە بەرنامەکەی خۆمانە تایسە چەندەها جار میواندارەتی کۆمەڵێک لە وەرزشکارەکانمان کردووە یاریزانەکان کە تەمەنی وەکو منداڵ مێرد منداڵ لەو تەمەنانەیە بوون زۆر حەز و خۆشەویستیشیان هەبوو بۆ ئەو وەرزشەی کە تایە بوون و سەرباری ئەو تەمەنە کەمە هەیان بووە بەڵام زۆر توانیانە زاڵ بن بەسەر بربەستەکانە بەڵام وەکو خۆی وەکو لایەنی دەرونی بەڕاستی تا چەندە بێ حسابی بۆ بکرێت کە ئەو ڕاهێنانانە وانە بێت ئەو منداڵە ئەو مێرد منداڵە بەهۆی ئەو گوشارانەوە لەسەری دروست ئەبێت بێزاری بکا لە وەرزشەکەش یان بۆ نمونە تەوازن لە ژیانیان لە دەست بات. سەحرخان ئەو جایکتش پرسیایکی باشەکە بەڕاستی کە لە ناو ناو ئەکادیمیەکە بێت دوو لایەن ئەبێ زۆر گرنگی پێبن یەکیان لایەنی دەرونیە و دووەمیان لایەنی زەهنیە لایەنی مێشکە بۆی کە یاریزانەکە بە تەواوەتی پێشکەوێ بۆیە ئەم دوو خاڵە کە باسمان کرد ئەبێ ڕاهێنەرەکە یان ئەو کەسی کە پسپۆرە بەلایەنی دەرونیە گرنگی بە یاریزانەکان بن یەک چونکە ڕەنگە من گرفتێکمە بێ بۆ کاکەسەر بۆ گرفتێک بێت جۆنابش گرفتێک دەبێت بۆیە ئەمە چارەسەکانی جیاوازە بۆیە مامەڵەکردن لەگەڵ یاریزانەکان بێت تاک بێت وای لە یاریزانەکە بکەین وتمان پێشکەوتنی تاکی وا بکەین تاک پێشیخین چونکە گرفتەکانمان جیاوازە شتەکانمان جیاوازە وا بکەین کە ئەم دوو لایەنە سەرەکیە لە ناو ئەکادیمیاکە ئەبێ زاڵ بین بەسەریە بۆیە بێ هاوکاری ئەو مێرد مناڵە بینیان ئەو یاریزانە بین بۆی کە چی گرفتێکیە لە لایەن دەرونیان لایەنی مێشکیان لایەنی جەستەییان لایەنی کارامەیەکان هێوا شێواش ئێمە پێشیخین بۆیە کۆمەڵێ کەس کار ئەکا لەگەڵ تیمەکە بۆی کە ئەو تیمە هێدی پێشکەوێ و تاکی یارزانەکانش پێشکەون تەمان تاک پێشکەوتین کەواتە تیمەکە پێشەکەوێت کەواتە یارزانەکان بەگشتیە توان بڵێن ئەچنە قۆناغێکی تر واچنە ئەنجامی باشتر یعنی بۆن لە زۆربەی ئەکادیمەکانی ئێمە گرنگی بە ئەنجامین کە ئەوە شتێکی زۆر خراپە یعنی بۆن ئێمە ئەبێ گرنگی بەیاریکردن بین دواتر ئەنجام خۆیە یان ڕۆحیەتی پێشبڕکێکردن زۆر گرنگە لە ناو فێرگەکانە هەبێ بۆن لە یەک شوێنە بۆن ئەگەر یەک شوێن یاریکردە پێویستە دووی سێ یاریزانە هەبێ بۆی ئەو سیانە لە ناو یەکە پێشبڕکێ بکەم بۆی باشترینیان یاریکە کە ئەمە ڕۆحیەتێک بەخشێ بە تیپەکە و ڕۆحەتێکی پێشبڕکیانە بەخشێ بە تیپەکەوا کە تیپەکە هێدی پێشکەوێ و ئەمەش وا کات زیاتر ئێمە گرنگی بەلایانی یاریکردن بین دواتر برنەوە خۆیە ئەگە من یاریکی باشم کرد دەر ئەنجامی ئەوەی کە تۆ ئەنجامەکەت باشە بێ بۆیە زۆر زەرورە ینی ئەم شتانە بڕەچاو بکەین لە فێرگەکانە بەڵام بەداخەوە ینی تای سێمە نەمانتوانیەوە ئەو شتانە جێبەجێکن لە فێرگەکان و ئەکادیمیەکانی خۆمان زۆر جار دکتۆر بابەتی کە هەیە پشگیریکردن یان خۆخاندان زۆر جارە بینین ئێمە بە هەر باسی کوڕان نەکەین زۆر تاقی جوانمانەیە لە کچەکانمانە یعنی ڕۆڵی خێزان تا لەم نێوەندەیە چییە بۆی کە پشگیری ئەم کچە بکات چاوی ئەم کچە بکرێتەوە بۆ نمونە لە زۆربەی یاریەکان و لە زۆربەی وەرزشەکانان بەشداری بکات یعنی گەیشتە قۆناغێکی خوێندن با ڕێگر نەبێت لەوەی کە بچێت پەیمانگایەکی وەرزش هەڵبژێرێت با ڕێگر نەبێت لەوەی کە چوە زانکۆ بچێتە کۆلێژی وەرزش ینی خۆتان بەڕێستان نزیکەوە ئەزانن تۆ بە شێوەیەکی ئەکادمی لەگەڵ ئەوەی کە بەهرەکە شتیا بێ ئەبیتە کەسێکی باش و کەسێکی سەرکەوتو ئەمانە تا چەند ڕۆڵی هەیە خۆی کاکە سەرکۆ بێ بە بەردەوامی پشگیری ماڵ زۆر گرنگە ئێستا وەکو جاران نییە بەڕاستی وەختی خۆی ئێمە ڕێگریمان زۆر لێکرا ئەمە کە کوڕیش بوونیانی چونکە توانین بڵێن دنیا بەو شێوازە کراوە نەبوو و دایک و باوک بۆ شێوازە شتەکانی نائزانی بەڵام ئیساسەیەکی من ئەم بەیانەیە کوڕەکەم بردووە بۆ یاریکردن بۆ ئێستا دووکچەکەم ئابێ بگەڕێمەوە بیان بم بە هەمان شێ بۆ ئەکادیمیەکان بۆ فێربوون بەڵام ئەمە جاران ئێستا خۆم دەسی مناڵەکانی خۆمەگرن بە ئەم بم بۆ فێرکردن و بۆ یاریکردن و بۆ ئەکادیمیەکان بەڵام وەختی خۆی ئێمە نانێژ ینی لە گەڕەکی ژیاریکەین بەڕاستی کە ئەمانە هەمووی ڕێگریکردن بەڵام پێویستە پشگیری دایک و باوک ئێستا من دایک و باوکە زانم زۆر پشگیری کوڕەکانیانەکەن یان کچەکانیانەکەن و بەردەوام کەمپێکی مەشقڕاهێنانە بێت لە دەروی وڵات ینی ئیجازیانیانی و ئەزنیانیان و هاوکاریشانەکەن و پاڵپشتیشانەکەن خەڵکە ناسم بۆن هەر لەم شارەیە مناڵەکە هەڵگرتو بریتی بۆ تورکیا بۆ ئەکادیمیا کە لێوە تاقیکردنەوە کە بەشکم لێ وەرگێ بەشکم ڕێڕێی خۆی وەرگێ بەڕاستی ینی پشگیری دایک و باوک زۆر زەرورە پێویستەکە دایک و باوکان ئەگە بینیان بەهرەیەکەیە لە شەرنیە وەرزش بێ کاکە سەرکۆ هەر بەهرەیەکی هەبێ ئەو مناڵە
پێویستەکە پشگیری کرێەوە پێویستەکە ڕێگاکەی بۆ خۆش کرێەوە پێویستەکە کە لەگەڵ ئەو مناڵە بۆی کە شتەکانی بە یانی بە باشی باتە ڕێوە شەرنی ئێمە لە ئەکادیمیایەک بووین ببینە یاریزانێکی باش ینی ئەمەش هەیە بەڕاستی ڕەنگە تۆ بیتە ئەندازیارێک بیتە بەوەمە بە پیشەیەکی دەریانی ئەنوە ئاشکال پیشە هەیە کە تۆ ڕەنگە تۆ لە داهاتووە تۆ ئەو پیشەیە بۆ بێتە نسیبت بەڕاستی باش دکتۆر نازم ئەوەنەی بەڕێزت ئاگادار بیت لای ئێمە تا چەند هەوڵدراوە ئەم قوتابخانانە ئەم ئاکادمیانە کە بۆ وەرزش جیاوازەکان هەیە بۆ مناڵی هەموو چین و توێژێک بێت بۆ نمونە لە برازیل زۆرجار قوتابخانەیان ئەکادمی فوتبۆڵ ئەکرێتەوە زۆرێک لە یاریزانە بەناوبانگە برازیلیەکان بەشێک لە داهاتی خۆیان وەکو خێرخوازی دائەنێن بۆ ئەم قوتابخانانە بۆی کە مناڵە هەژارەکانش کە لەسەر جادەیە خەریکن یاری فوتبۆڵەکان ئەوانش پێ بگەێنرێن بێنە ئەم قوتابخانانە و دواتر بمن بە ئەستێرێک تا چەند ئەمەنی ئاگادار بیت لای ئێمە پاڵپشتی ئەم قوتابخانانە ئاکرێت بەتایبەت بۆی کە بۆ مناڵک هەژارەکانش بتوانرێت خۆل بکرێتەوە وڵات سەحرخاندا باشە بم بەسەر دوو لاین بەڕاستی لایەنێکیان ئەوەی کە ئیلا بێ پارەکی خۆ بیت و چاودێری بڵین ئەوە ناکەن کە تۆ هەژاریان تۆ دەوڵەمەنیان تۆ ئاستمامنەوەندە بەڵام لایانی دووەمەوەیە کە ئازان یاریزانەکە بەهرەمەندە جار وایە پارەش لێوەرناگەن جار یارمەتیشێن کە پاری بێنێ من ئەم دوولایەنە ئازان بەڕاستی و فێرگەکانمان توانین بڵین بەو شێوازە ستانداردە نییە کە ئێمە ینی ئارەزوی لێکەین و هەستکەین بە دروستکردنی یاریزان بە شێوازێکی باش بڕات چونکە ئێمە لە هەموو دنیاە لە ئاکادمیەکانە یەکێک بەرپرسە لەسەر لایانی هوەری کە پێڵێن مدیری تەکنیکی یا مدیری فەنی پێڵێن کە ئەو بەرپرسە لەسەر هەموو ڕاهێنەرەکان و بەرپرسە لەسەر پرۆگرامی پێشخستنی یاریزانەکان و بەرپرسە لەسەر دروستکردنی بەرنامەکان و بەرپرسە لەسەر ئەوەی کە چاودێری تاکی یاریزانەکان بکە بۆی کە قەرایی لەسەر بە کە بەچی شێوازەکە بێ و بەرپرسە لەسەر دیاریکردنی ڕاهێنەرەکان و بۆ کامە ئاستا ئەبێ و ماوەڵەکردنەکان چۆن ئەبێ و شێوازەکان چۆن بێت کە ئەوە کەسێک کە توانین بڵێن ئەو کەسە توانێت ئەو ئاکادمیە زۆر پێشخە یان ئەوە ئاکادمیە لە شوێنی خۆی بێڵێتەوە ئاکادمیە هێدی پێشخە بەڵام زۆربەی ئاکادمیەکانی دنیا بەدوای ئەو کەسانە ئەگەڕێن کە بۆ توانای ئەوان هەیە پرۆگرام دروستکەن بە تایبەتی ئەگەوانی کە بۆ زانستی وەرشیان خوێنەوە و لایانی تەدریب و لایانی بۆ کارکردنی یاریزانە شارەزان وە شارەزان لە بڵم لایانی کارژێڕی و مامەڵەکردنی لەسەر ڕاهێنەرەکان ئێمە تایسەی لە هیچ فێرگەیەکی کوردستان ئەو کەسەمان نییە کە بەرپرس بێ لەسەر ڕاهێنەرەکان و بەرنامەکانیان بۆ داڕێژێ و گفتوگۆ لەسەر ڕاهێنەرەکان بکات و ینی بۆ باسی ئەو کە یاریزانەکان گەشتنەوە چۆن یان ئەم یاریزانە بۆ ئیسە دواکەوتووە ئەم یاریزانە بۆ شازە پێشکەوتووە ینی شتێکی ئۆتۆمات نییە کە ڕێڕەوێک بێ کە بڵین کە تیپێک یاریزانێک لە 16 ساڵ یان بۆن لە 14 ساڵ یان بۆن لە 6 ساڵ کە بە هەنگا بگازێتەوە بۆ تیپی یەکەم چونکە ئەمە بۆن هەنیانەمان هەیە تیپی یەکەمی بۆ شێوازە نییە یان تیپی یەکەمی یار نییە کە ئەمە ژواکات ینی شتێکی ئەتوانین بڵێن شتێکی باش نەبێ بەڕاستی چونکە دکتۆر بۆچی ببوورە هەرڵێن نیمانە بۆ هەرڵێن نیمانە ینی هیچ هەوڵێک نەدراوە کە ئەم کادرانە دروست بکرێت هیچ هەوڵێک نەدراوە گەر کەم و کوڕی تیا بێت بەڵام بەس بە هەربوونی هەبێت بەس تۆ زار کە باسی بابەتی هەڵی نیمانە بۆچی ئەمە گەر هەروە بڕوات ئیتر چۆن بتوانین ئەمە یاریزانی پیشەگەر دروستکەین کاکە سەرگۆ ینی توان بڵێم وەستانەکەی من زۆر بە باشی ئەزام کە من ڕاگر بۆ چونکە زۆربەی لایەنەکان لایانی مادیە ینی ئەوە نییە لایانی پێشخستنی یاریزانەکان یا بیکردنەوە لە پێشخستنی یاریزانەکان چونکە من پێتەڵم فێرگەکان تا ئیسە کەسێکیان نییە پێ بڵێن مدیری فەنی و چاودێری هەموو ڕاهێنەرەکان کە ئەو پلانەکان دابنێەوە پلانەکان داڕێژێت و چونکە ئەم پێویستی بە پارەیە پێویستی بە ئیمکانیاتە پێویستی بە یاریگایە پێویستی بە ڕاهێنەری زۆرە ئێمە ژیانەکانمان یان فێرگەکانمان نەچوون ئەو شتە بکەن بەڕاستی بۆیە ئەڵم نیمانە ینی هەنگاوەکان وەکو پێویست نییە خۆزگە یانەیەک دویانەمان هەبواە بەم شێوازە مامەڵی کردایە و بەم شێوازە هەنگاوەکانی بنایە ڕاستە یەک دوو یانە هەنگاوێکیان ناوە بەس ئەو هەنگاوە ئەوە ناگەێنێت کە بڵێن لە کورسان بەم شێوازێت چکە تۆ ئەگەر تۆ ئێمە ئیسە بۆ منە
زۆرترین فێرگە لە کوردستان و لەم ناوچە لە سلێمانیە بەڕاستی و یعنی فێرگە هەیە ڕاهێنەرەکانیان ئەسڵەن ڕوانامەی ڕاهێنانیان نییە و ڕاهێنان شێنەوە یان یارزانێکی زۆر باش نەبووە بەڵام هەر ڕاهێنان شێتەوە بۆی ئەمە یان تۆ هەڵبژاردنین ڕاهێنەرێکێک لە شتە سەرەکیەکان بۆی کە تو یارزانکە پێش بڕی چونکە گە تۆ یارزانێکی ئەستێرە بێنی ڕوانەمەشی نەبێ بەڕێی من ئەتوانێت خزمەتی یارزانەکە کە ئەتوانێت کارمەکەی پێشخە ئەتوانێت چاودی یارزان چکە بۆ خۆی بۆ حاڵەتانەیە ڕۆشتووە و ئازانێت چۆن مامەڵەکە لەگەڵ یاریزانەکە بەڵام ئەگەر یاریزانێک بوو بێت و بڕانەمەشی هەبێ کەواتە لەلایەنی زانستی وەرزشیەوە و خۆشی یاریزان بووە کەلێکین توانین بڵین کەسێکی باشتر دەرەکەی لەوەی کە بەستەنها یاریزان بێ بەڵام ئەگەر ئەم دوانەشی نەبێ بێ ڕاهێنان باتەوە تۆزێ ینی بەڕاستی لای من شوێنی قبوڵ نییە لەبەرەوەی بۆ لەبەروی نە بە حاڵەتەکانی یاری ڕۆشتووە نازانێت کارەمەکان بە شێوازێکەڕوە و نەزانستەکەشی هەیە بەڕاستی بۆ ئێمە بۆیە کە ئەڵم نییە ینی زۆربەی فێرگەکان و وینەکانمان ئەگەر بۆ ئەمە 20 ڕاهێنەران هەبێ سێکی دوانی بڕانامەی هەیە هەژدەکەی ترنیەتی یانەگە 15 ڕاهێنەران هەبێ سێکی دوانی سیانی هەیەی باقیەکەی ترین بەڵام باقیەکەی ترش هەر ڕاهێنا بە مناڵەکانی ترەکات کە ئەمەش ینی بەڕاستی ئەو سێکی یارزانکان پێش ناکەون یان بۆ ئێستا لە کاتی هاوینە خولی هاوینە ئەکرێتەوە بۆ مناڵەکان سەرەکەین زۆربەی مناڵەکان کێن بۆ داگررتنی وەستنی ڕۆیانە ینی ئەوە نییە بڵین پارەی کتابێ من زۆربەی کاتەکان چاودێری فێرگەکانەکەمیان چم بە دیار بڵین کوڕەکەمەوە وەسمیان بە یاری فێرگەکانە بێ ئەچم ئامادە ئەبم بەهرێمەندی باشمان هەیە بەڵام وەکو پێویست ئەتوانین بڵین زاخاو نەکراوە وەکو پێویست کە پشگیریەکی باشی نەکراوە وەکو پێویست ڕاهێنانی باشی پێ نەکراوە بەڵام ئەگە ئەو مناڵە لە شوێنێکی ترابێ من تەسەوڕەکەم بێتە یارزانکی پیشەکە بەڕاستی دکتۆر جان مادام باسی ئەوەکەین چۆن یاریزانی پیشەگەر دروست دەکرێت بێگومان ئەم یاریزانە ئەبێ ڕاهێنەرێکی باشیشی هەبێ بە پێ قسەکانی بەڕێزت کەوتت بەداخەوە ئێمە کێشەمان هەیە لەم بوارەدا بۆ ئەوەی کە یاریزانێکی ئەوە بتوانێت ڕاهێنەرێکی ئاستبەرزی هەبێ ئەم ڕاهێنەرە پێویستی بەچی هەیە ئایا بۆ نمونە بە بەشداری لە یەکی دوو خۆل ئەویش لەسەر شانی خۆی ئەمە دەبرەکرێت یان پێویستی بەکاری گەورەترە خۆی کاری ڕاهێنەراتی سەحرخان ئەبێ بەردەوام تۆ چاودێری خۆتکەی بەردەوام ئەبدێتی خۆتکەی بەردەوام هۆڵ بی کە تۆ خۆ پێشخەی بەڕاستی ئەو خولانەی کە ئەکرێت و خولە ئاسیەکان تۆ ناکە بەڕاهێنەر بەڵام ڕێگاکە و پێپشانێ ئەڵە تۆ ئەمە ڕێگایە بەسەریا بڕۆ تۆ توانی بگەیتە ئەنجامێکی باش بەڵام تۆکو ڕاهێنەر بەردەوام ڕۆژانە تۆ ئەبدێتی خۆڵکەی بەدام ڕاهێنانی تازە هەیە ئەنی بۆ باسی من شتێککەم لە ئەوروپا لە یەکێتی تۆپی ئەوروپا ساڵانە دوو کۆبنەوەکرێ بۆ دوو بڵێن لیژنەیەکیان دیزایانی بەس تەمرینەکەن ینی ئەو کەسانە کۆبنەوە هەموو لە یەکێتەکانی ئەوروپا بزان کێ دیزایانی تازی هێناوە بۆ ڕاهێنان ینی ئەم شتە لای من بەڕاستی هێشتا من نەگەیشتێتە ئەو شتێکە بۆ شێوازە مامەڵەکەی ئەمەیکە دوو لیژنێکی تریان هەیە کە چۆن ڕاهێنەرەکان پێشخان و چۆن بۆ مناڵەکان پێشخان یان ڕاهێنەری مناڵەکان پێشخان ئەمەشمان بەڕاستی تا ئیسە بەو شێوازە نییە ینی بزان ئەوان چۆن بیرەکەنەوە بیرکردنەوەکانی لای ئێمەش چۆنە بەڕاستی بۆیە پێویستەکە ئێمە ڕاهێنەرەکانمان گرنگی بە خۆیان بن و بەردەوام خۆیان پێشخەن و بەردەوام خوێندنەوەیان هەبێ و بەردەوام سەیری سایتە جیهانیەکان و سەیری شتەکان کەم بۆی کە بەردەوام خۆیان ئەبدێتکەنەوە ئەبدێتکردنی ڕاهێنەر لەسەر ئەستۆی خۆیەتی بەڵام ئەتوانێت بە کەمترین بۆنمە کەمترین مادە خۆی پێشخە واتوانێت بە زۆرتی مادە خۆی پێشخە واتوانێت ئەگەر کەسێک پارێکی زۆری هەیە بەتوانێت لەگەڵ یانەکانە چیە پێڵەن معایشە لەگەڵانەکەی چێ ئامادەبوونی ڕاهێنانەکان و تەمرینەکانیان نەبێت کە بتوانێت شتی ئەزمونێک لە ڕاهێنەرە ئاز بەرزە وەرگێ و ئەمەش لە هەموو دنیا هەیە ئەین بۆ بڕواناوی پرۆمان هەیەمە لە ئاسیا یەکی بەشێک لە بەشەکانی ئەبێت تۆ بڕۆی لەگەڵ ڕاهێنەرێک بڵین 10 ڕۆژ 15 ڕۆژ لەگەڵ ئەو ڕاهێنەر لەگەڵ تیپەکە بی بۆی بزانین ئەم تیپە یان ئەم ڕاهێنەر چۆن مامەڵە یارزانەکانەکە ڕاهێنانەکانی چۆنە لە نزیکەوە بزانێت نزیکەوە بزان چی ئەگوزارێ بۆی کە بە ئیسفادەی لێ بکەوە بێتەوە بیکە بە راپۆرتێک و بۆ بزان شتەکانی چۆن بۆ بەڕاستی ئێمە نمونەمان زۆرە لە بڵین لە شار لە شەرقی ئەوسەد نمونە زۆرە هەر بۆ ئەسپایر لە قەتەر هەم تەلەبەکان لێ ئەخوێنێ هەم یاریشەکە یعنی بۆ لە هەر لە دەوری ئەسپایر 12 یاریگا هەیە 12 یاریگای زۆر مەزبوط کە ڕەنگە لە کوردستانە بۆ شێوازە یاریگایەکمان نەبێ لەگەڵ شوێنێکەوەی کە بۆ خوێندن و بۆ
لانی جستەی وەلایەنەکانی بۆن وانەوتن و ئەوانە یعنی ئەوە نمونەیەکی زۆر زنووە کە ئێمە توانین بڵین ئاماژەی پێبین کە یارزانەکانمان بۆ شێوەیە. دەسێ خۆش بێ دکتۆر، سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە بتوانین ئەو کەم و کوڕیانەی کە هەیە چارەسەر بکرێ بۆی کە بتوانین ئەو یاریزانانی کە هەمانە کە بەهرەیەکی جوانیان تیا یاخود لە مناڵی و ئەستیان پێەکەی بتوانین دیاریان کەین و بیانی کە یاریزانێکی پیشەکە. دووبارە سپاس بۆ تۆ، سپاس زۆر بەخێر بێت. سپاس.